طبعا صراحة لم کارەساتێکی جەرگ بڕە لە تاریخی نوێی مێژووی خەباتی ڕزگاری خوا کوردی سەراحەتەن برینێکە ساڕژبوونی زەحمەتە لەبەرەوەی هەرچەندە ئەو کات ڕەنگبی ئێمە مەثەرەن حزوورمان نەبووبی لە ناو حەدەسەکەی بەڵام هەموو ئینسانێکی بە ویژدان هەستی بە ئازاری ئەو حەدەسە کردووە. طبعا منطقەی حەڵەبجە لەبەرەوەی منطقەیەکە منطقەیەکی جوغرافی سنووریە لەگەڵ ئێران ئەو پێگە استراتیژیەکە هەی بووە و جەنگاوەرانی کورد پێشمەرگەکانی کورد کە لەو منطقەی بووینە ئیتر یعنی منطقەکە لەبەر ئەوەی تەماسی شەڕ بووە لە نێوان ئێران و عێراقیش و لە هەمان کاتدا وڵاتی عێراق ڕەنگی هەستی بە ئیحرازێکی زۆر کردبی بەو سفەتەیە و بۆشتاییەکی لەوێ بووە لەمان کاتشدا خۆ ڕەنگبی دەستی وڵاتانی دراوسێشی پێدا و تاوەکو حەدێکی زۆر لە بۆ ئیستیفزازکردنی وڵاتی عێراق و لە هەمان کاتشدا ڕەنگبی ناحیکمەتی و نادانایی سەرکردەکانی کوردی ئەو کاتشی تێدا هەبووبی چونکە بەڕاستی زەرورە ئینسان وڵاتی خۆی بپارێزی لە مەرگە ساتی بەو شتێ بەڵام هیچ شتێک مبەرری ئەوەی نییە بەڕاستی تۆ سیلاحێک بەکاربێنی و هانا لە بۆ بەکارهێنانی جۆرێک لە ئەسلحە ببیت کە ڕاستی قانونی نێودەوڵەتی ممنوعی کردووە لە هەمان کاتدا ویژدانیەن و ئینسانیەنیش کابرایەک پێشمەرگەیە کابرایەک جوندیە کابرایەک پاسدارە دژی تۆ نەیاریتووە بەڵام ژن و ماڵ و منداڵ تاوانی چیان هەیە کە ئینسان وێنەکان ئەبینی ئێستاش لە زالکە دەچیتەوێ یاخود خەڵکت ئەبینینەوەکانیان ئەبینی بەڕاستی ینی کارەساتەکە جەرگ بڕە هەرچۆنێکی هەبی ئەم کارەساتە بەڕاستی نەدەبوایە ڕوو بدە بەڵام کە ڕووشیدای تر کۆمەڵێک بەرژەوەندی سیاسی ڕق و فعل وجودیان هەبووە کارەساتەکە بەو نەوعەگەیش کە ڕووداوە. ئستاز تەنها هەڵەبجە نییە، هەڵەبجە کارەساتە گەورەکەیە وإلا مثلا بالیسان، شێخوەسان، تۆڵی خۆشناوەتی، قەڵاتزە یعنی زۆرن لەو شوێنانەی کە چیمیا باران کراوە بەڵام هەڵەبجە لەبەرەوەی جێگایەکی حساسیە بۆ یەک دووش بۆ سفەتێ لەسەر حدودی ئێران بووە دەستگار ڕاگەیاندەکان توانیویتیان یعنی دەنگ و سەدای ئازاری هەڵەبجە بگەون بەگوێت ئەو مرۆڤانێکە ئینسان دۆستن وإلا معاناتی ئێمە ڕەنگ زۆر معاناتی دیکە هەبن لە معاناتی هەڵەبجە ئازاریان زیاتر بێ بەڵام ئەمەیان ئەو ئازارەیەکەوە ئینسانەکان و مرۆڤەکان بیستیان. ئوستاز جان طبعا نەما بێ ئەو حقیقەت بزانین وڵاتانی ئیسلامی هیچ وڵاتێک نییە یعنی ئێستا لەسەر گۆی زەوی کە لەسەر ئیسلام سێبی بەڕاستی پێی بڵێن دەوڵەتێکی ئیسلامیە ڕاستە مجتەمع و کۆمەلگا کە کۆمەلگایەکی موسڵمانە بەڵام دەسەڵاتدارەکان بەشی زۆریان یعنی نەک بەشی زۆریان یعنی تقریبا هەمویان لەلایەن دەسەڵاتێکی دەرەوەی ڕادەی خەڵکەکەی دانراون جایتر لەوانەیە سیاسەتی نێودەوڵەتی سیاسەتی هەرێمی هەموو ئەوانە دەوربینن لە دانانی ئەو سیستەم و نظامانێکی واستا کۆمەلگای موسڵمانان بڕێوەدەبن بەڵام لەسەر ئاستی مجتەمع و کۆمەلگا بەڵێ تەئسیرات و کاریگەری هەبووە من مع الأسف کە کتێبێک هەبوو کتێبەکە تاوەکو ئێستاش لەگەڵدابین نەمبینیوە کتێبەکە نەمبینیتەوە یعنی کتێبەکە لە 98 و 99 يعني تقريبا ئەو دەورانە چاپ کرا 96 و بەس نازانم من نوسخەم نەماوە ئیتر نازانم یعنی کتێبەکە لەکوێ هەیە ڕەئی هەموو هەڵوێستی هەموو سەرکردە ئیسلامیەکانی دنیایان خەرکردبوویەوە لە ئیدانەکردنی ئەو کاتی و مثلا حركات إسلامي أفغانستان حركات إسلامي باكستان حركات إسلامي دول منطقة خليجي مثلا من خوم جملة دكتور مثنى حارف مضاري بوكيستا أمين داري قشتي هي علماء مسلمين عراقية قابراك عربات بطولان دقران وعدولان ما أخر ذكر دو جدو برق بوشاك ما أخر ذكر دو لبقى خلط جماعة معنا أوا وكو مجتمع وخلق وكو مسلمان ويك حدث كي بيستبي تكاتف هبوا بالي وكشبوا بلام لبدي موقف كان صعيب وين نجيش رئاسة الدولة ويرنج دانا وين أبويا لسر رئاسة راجان دنو ميرجو
ئوستاز تەنها سەدام نییە کە تەحملی مەسئولیەتەکە لەبەرەوەی سەدام جزئێک بووە لەو سیستەمەیکەوە حکم دنیای کردووە بەڵکو جزئێکی زایفیش بووە ما بێ بزانین کە ئەو کۆمەڵ کوژیان لەسەر ئەو فەلسفە و دنیا بینیە کە ئێستا کۆمەلگە ئینسانی بەڕێوە دەبات سێبە یعنی بە بەرچاوی ئومم المتحدە بە بەرچاوی مەجلیسی ئەمن بە بەرچاوی منەظەماتی حقوقی بە بەرچاوی طبعا کێف پێی فرۆشتووە شەریکەکە والله ئەعلەم ئەگەر باوەڕم هی دۆناڵد ڕامسفێڵدی بووە بۆی کەوا ئەحیان داوەتی هەندێک شەریکات ئەڵمانی بووە بۆی کەوا تعاونیان لەگەڵا کردووە بۆیە قووە و هێزەکانی دنیا تەحملی مەسئولیەتەکەن ئەو جارە و کەسانێکەوە فەرمانیان پێکراوە تەنفیزی بابەتەکان کردووە لەبەرەوەی لە قانوناوەی کە ئەمریکاوی کە تەنفیزی شەکار دوکویەک دیکە تەحمل مەسئولیەتەکەن بالتأكيد يعني من كان دكتور لقمانم لەگەڵا يعني لەبەروی خۆی یەکێک بوو لە بەرکەوتەکانی ئەنفال يعني ئێستاش فەقیری لەگەڵ دابی لە ڕووی نەفسیەوە کە باسی ئەکردیانت نەبوودا لەنایم برایکی بەڕێزم و برای بەڕێز مامۆستا هەورامان گەڵێتنەی خۆی یەکێکە لەو کەسانەی کە داکوباوی لە باوەشی داکوباوی بووە مثلا داکوباوی وفاتیان کردووە منداڵ بووە ئێستاندان پەرلەمانە کە لەگەڵیان دادەنیشیانە کە دەچی هەڵەبجە بەڕاستی دەسەڵاتی سیاسی کورد یەکجار کەم تەرخەم بووە لەوەی کە خزمەتی خەڵکی هەڵەبجە بکە خزمەتی بەری هەڵەبجە بکە هەڵەبجە وەکو شارێکی مەزلوم مستم لێکراو و بتوانن تەعویزێکی نەفسی بۆ نەوەکانیان بکەنەوە مع الأسف ئێستاش لەگەڵ بابی ئاسەواری هەرما ئوستاز لە کۆمەلگای نێودەوڵەت شتێک نییە بەناوی وجدان شتێکی بەناوی مەسلحەت و بەرژەوەندی ئیشی لەسەرەکەن ئەو کاتێکە مثلا بەرژەوەندی وڵاتە زلێزەکان لەوەی دابووکەوە وڵاتی عێراق ئەو جاراتن بە دوای ئەم مبەرراتانە داگەڕان کە بتوانن شەرعیەتێک بدەنە کارە ناڕەوایەکانیان کە لەو سەبارەت بە ئەهلی عێراقیان کرد یەک لەو بابەتانە مەسئلەی هەڵەبجە بۆ بوو کە کۆڵن پاوڵ هات لەوێ کۆمەڵێک وەفدی بیانی هاتن ڕێکخراوێت نێودەوڵەتەکان سەرۆکەکەی خەڵکی بۆ میاباران کە سەرۆکەکەی خەڵکی یابانە جێگەرەکەی خەڵکی هەڵەبجەیە ینی کۆمەڵێک شتی ئاوا کراوە بەڵام ناگاتە مستەوای پێویست ینی مەسئلەکە ئەوەیە یارمەتیدانەکە یاخود ناساندنەکە لەسەر ئەساسی هەستی ئینسانی نەبووە لەسەر ئەساسی هەستی بەرژەوەندی وڵاتە زلێزەکانی دنیا بچووە فەرقەیە گەر بێت لەسەر ئاسی ئینسانی ئەم بابەتە بەردەوامە بیت بەڵام ئەگەر مەسائلی بەرژەوەندی و مەسلحەت ئەو کاتێ مەسلحەت و بەرژەوەندی کۆتایی دێن ئەو گرنگی پێدانش کردوتە ئوستاز طبعا ئەو بابەتە زۆر ئاو هەڵەگری بەڕاستی زۆر شت هەڵەگری بەڵام ئەوەی کە جێگای داخەوەیە کە ئێمە مێژوو نووسان ئەگەر بە هەڵەدانت موریز بۆکاییە عفەن کریسکۆ چیرایە قسەیەکی هەیە ئەڵێ کورد سوود لە مێژوو وەرناگری ئێمە سەبارەت بە خۆمان ئەبێ بەڕاستی ئەم بابەتانە محاولە بکەین جارێکی تر لەنێو کۆمەلگا ئێمە دووبارە نەبێتەوە سیاسەکانمان بای ئەوەندە تەجروبەیان لە مێژوو وەرگرتنی جارێکی دیکە و تەڵە سوێری نەدەنە خەڵکی کوردستان و بشتوانین بەڕاستی برایەتی بەهێز بکەین بتوانین ئەم کۆمەڵکوژیان کارە ساتانە لە تەکانێک بۆ ئەوی بەرەو پێشتر بڕۆ مافەکانمان زیاتر دەستە بەر بکەین و داوەش لە موسڵمانانەکەین بەوەی کەوە تەماشاکە ئێمە کورد بەشێکین لە گەلێکی مەزلوم و ستەمدیدە لەژێر ئەم سیستەمە دڕندەیە کە ئێستا حکمی دنیاکە قەناعەتم وایە بەوەی کەوا ئەگەر بێت و هەموو لایەکمان متعاونی یەکدیکە بین سیستەمێک کە هەڵقوڵای فەلسفە و دنیای ئیسلام بیگوێڕێتەوە جارێکی کە گەلان ئەتوانن بە ئازادی و هەروە بە ئارامی دوور لەم کۆمەڵکوژ و کارە ساتانە بتوانن بەیەکەوە ژیان گوزەر بکەن